بە دروشمی بەیەکەوە بەرەو بزوتنەوەی ڕۆناکبیری و ڕۆشنگەری هاوچەرخ چالاکیەکانی کۆنفرانسی لوتکەی ڕۆناکبیری بەڕێوە دەچێت. دیارە کۆنفرانسەکەش بە هاوبەشی لەلایەن بنکەی ڕۆناکبیری گەلاوێژ و کۆنگرەی لوتکەی ڕۆناکبیری ڕێک دەخرێت. ئامانج و مەبەستی ئەم کۆنفرانسەش دروستکردنی پردی پەیوەندیە لە نێوان نووسەر و ڕۆناکبیر و ئەدیب و بیرمەند و توێژەران و هونەردۆستان و چەندانی تر لە هەرێمی کوردستان و وڵاتانی عەرەبی. ئەمانجی ئێمان لە دروشمەکەەوە دەستپێکا کە پێکەوە بەرەو ئەوە بچین بزوتنەوەیەکی ڕووناکبیری ڕۆشنگەری هاوچەرخ دروست بکەین لە ڕێگای کۆمەڵی چالاکیەوە کە ئێمە یەکێکە لە چالاکیەکانی دوابەدوایەکانی بنکەی گەلاوێژ بنکەی ڕووناکبیری گەلاوێژ ساڵانە جگە لە فستیڤال چەندین چالاکی تری ئەمە یەکێکە لەو بوارانێکە ویسمان بە هاوبەش لەگەڵ کۆنفرانسی لوتکەی ڕووناکبیری عەرەبیا کە بەشدارکەین لەگەڵیانە بەوەی کە کۆمەڵ توێژەر کۆمەڵێک ئەکادیمی چەندین تەوەری جاجا تەوەری ڕۆشنبیری و ئابووری ڕۆشنبیری و کولتور ڕۆشنبیری و شوناس ڕۆشنبیری و سیاست ئەمانە هەمووی ڕۆشنبیری و گەشەکردنی مرۆڤایەتی هەموو ئەمانە تەوەرن و توێژینۆیان لەسەرکراوە باسەکانێرا گفتوگۆی لەسەرەگرێ ئەمە بەڵام جگە لەمانە ئەمە چەندین چالاکی تریشمان هەیە چالاکی هونەریمان هەیە کە تیپی لە ڕوو لەگەڵ هونەرمەندی لا و هەواڵخانە قیلی بەشدارە بن بە گۆرانی تێکەڵ چکەمە بەشدارەکە یاخود میوانەکان میوانی تێکەڵن لە کورد و لە عەرەب و لە بەرەوەی دیالۆگێکی کورد و عەرەبیش هەیە هەر لە بینی لە پرۆگرامەکەمانە ئەمانە مۆسیقایەکیشمان بەشداری تیا کردووە ئەمە جگەلەوەی کە ڕێکخراوێک هەیە لەنا ئەو ڕێکخراوانی کە بەشدارن لەگەڵ ئێمە حەڤە ڕێکخراوان بەیەکەوە ئەم کارە ڕێکخراوە جایزەی عنقایی هەیە کە هەموو ساڵانە ئەی بەخشێ بە هونەرمەندانی شێوەکار بە هونەرمەندانی میوزیک بە هونەرمەندی مەسرح یعنی شانۆ یاخود ئەو ژنانی کە دیارن لە بوارەکانی خۆیانە ئەو ژنانی سەرکردن ئەو کەسانی لە بواری مافی مرۆڤ ئیشەکەن لە بوارین ئەم ساڵ خەڵاتێکی تایبەتیان دروست کردەوە بە برایەتی کورد و عەرەب. هەر لە کۆنفرانسەکەیە ئامادەبووان بە خوێندنەوەی چەندین وتار بەشدار بوون لە هەمان کات چەندین چالاکی موزیک و گۆرانی و دابەشکردنی خەڵاتی ڕێزلێنان خرایە ڕوو بۆ چەندین کەسایەتی دیار لە هەمان کاتیشدا چەندین پانێڵ و دیبیتی جیاواز ئامانجی سەرەکی کۆنفرانسەکە بوو. مؤتمر القمة الثقافي في السليمانية الدورة الخامسة راح تستمر لمدة سنتين جلساتها مفتوحة الافتتاح كان في مدينة العمارة. کۆنگرەی لوتکەی ڕۆشنبیری لە سلێمانی لە پێنجەم جاردا بەردەوامە و ماوەی 2 ساڵە دامەزراوە لە شاری عیمارە بوو ئێستا گواستراوەتەوە بۆ شاری سلێمانی شاری جوانی و خۆشەویستی. بنکەی ڕووناکبیری گەلاوێژ مێژوویەکی پڕ لە داهێنان و ڕۆشنگەری هەیە. ئەمڕۆ میانداریەکی جیاوازیان کردوین لە هەموو پارێزگەکانی عێراق و دەرەوە و نیشتیمانی عەرەبی کە لەم کۆنفرانسەدا بەشداریان کردووە بەتایبەت لە بوارەکانی پیشەسازی و کشتوکاڵ و وەرزشی و ڕۆشنبیری و لێبوردەیی. گرنگی ئەم کۆنفرانسە لەوەدایە کە لێبوردەیی و خۆشەویستی و ئاشتیخوازی لە نێو جەنگ و ئابڵوقەی ئابووری و خۆشەویستی هەموو ئەمانە ڕەنگیان داوەتەوە لەناو هەر تاکێکی کۆمەڵگەی عێراقیدا لە پێناو دابینکردنی عێراقێکی تازە و دوور لە ڕق و کینە و جەنگ. بەشداربوانی ئەم کۆنفرانسە زیاتر لە 20 ڕێکخراوی ڕۆشنبیری و مرۆیی و زانکۆی هۆڵەندا و ئوسترالیا و ڕۆژنامەی وەتەن پرێس و تۆڕی میدیای عەرەبی بۆ لێبوردەیی لە فەڵەستین و مافی مرۆڤ لە قاهیرە و ژمارەیەکی زۆری تری ڕێکخراو لەگەڵمان بەشدار بوون. بەڵام گەلاوێژ هەموو ئەرکەکانی خستۆتە ئەستۆی خۆی. سوپاس و پێزانینمان بۆ بنکەی ڕووناکبیری گەلاوێژ هەیە. سەرەتا خۆشەویستێکی دێرینم هەیە بۆ سلێمانی ئەم خۆشەویستیش لە منداڵیەوە سەرچاوی گرتووە. پەیوەندێکی توندوتۆڵ و بەهێزم بە درێژایی تەمەنم لەگەڵ ئەم شارەدا هەیە. ئامادەبوونم ئەمڕۆ لە لوتکەی ڕۆشنبیری دڵنیامان نەکاتەوە کە سلێمانی لە خۆڵایی ڕۆشنبیریدایە و شارێکە لە هەشتاکانەوە لە دێر زەمانەوە ئاهەنگی تێدا ئەنجام بدرێ و زۆرترین کۆڕ و کۆبنەوەی تێدا ئەنجام بدرێ وەکو ئاهەنگەکانی لەندەن ئاهەنگە گەورەکانی جیهان. سلێمانی بە شێوەیەکی گشتی لە ڕووی ڕۆشنبیران و عێراق و دەوڵەتانی دراوسێشەوە ڕوویەکی تایبەتی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە. ئەمڕۆ لوتکەی ڕۆشنبیری شتێکی نامۆ نییە. ئاشبینین ئەم کۆنگرەیەکە لە سلێمانی بنیاتنراوە بە هەموو پیاوان و ژنانیەوە گرنگی زیاتر بە بواری ئەدەب دەدرێت. ئاوەتەخوازم ئەم ناوە لە لوتکەدا ببینم بە جوڵەیەکی ڕۆشنبیری و ڕووناکبیری زیاتر و
ڕنگدانەوەی زیاتریشی هەبێ هیواخوازم سلێمانیش بەردەوام بێت لە نمایش و ئاهەنگای میوزیکەکان و سینەما و هەرچۆن سلێمانی بینیوە هەر بە شێوەی جارانیش بەردەوام لە پێشکەوتندا بیبینە. وەکەمیشە و بەردەوام بنکەی ڕۆناکبیری گەلاوێش لە درێژەی ئەو فیستیڤاڵانەی کە ساڵانە ڕێکی ئەخات. لەپاڵ ئەوەشە چەندین چالاکی جیاواز ساز ئەکات تاکو زیاتر هەماهەنگی و پەیوەندیە هونەری و ڕۆناکبیری و شارستانیەت و ئەدەبیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ پتەوتر بکات لە نێو شاری سلێمانی و شاری ئەدەب و پایتەختی ڕۆشنبیری.